ئێوە وەکو کۆمپانیای کوڕەکس بیابێتیان هەیە ئێمە خەریکین وەڵامیان دەدەینەوە ئەمڕۆ بە فەرمی و سکاڵاش تۆمار دەکەین دژی بەرپرسی دەستەی گەیاندن ڕاگەیاندنی عێراق کە شتێکی ناسایی گوتووە و مافیشی نییە کە بەو شێوەیە ئەو بتوانێت ڕەتی ئێمە بکە کە باسی کرد. کاک سیروان چاوەڕێ دەکرا کە کێشەکانی کوڕەکیلکم بەرەو چارەسەر دەچن بۆچی لەم کاتەدا یانی ئەو بڕیارە دراوم بڵاو کراوەیە بڵاو کرێت؟ وەڵا شتێکی تاکلایە کردوێتی کە ئەو بەڕێزە سەرۆکی دەستەی گەیاندن و ئیعلامی عێراقی شتێکی نایاساییشە ناقانونیە کە سەلاحەتی خۆی نییە بەڵام شتێکە سیاسیە و بە تایبەتیش ڕەوتی حکمە دەستی هەیە دەمێکی زۆرە ڕەوتی حکمە دژی ئێمە وەستەوە و تەنانەت ئەو منسبەی کە ئێستاش وەریان گرتووە قانونی نییە چونکە شەرت و شروطی بە قانونی 65 برێمەر کە هەیئەی ئیتیصالاتی لەسەر دامەزراوە ئەو شەرت و شروطەی کە ئەبێ بۆ ئەم منسبە بێت لەو برادەرە نییە کە لەوێ لەگەڵ ڕێزم بووی بەڵام کابرایە کە خەریجی وەرزشە نەعیلاقەی بە ڕاگەیاندن و گەیاندنە نە بە ئیتیصالات و پەیوەندیەکانە و لەو کاتێک کە داش مەزراوە حکوومەتە کاربڕێکەر بووە ئەم شوێنە منسبانە سەلاحیەتی ئەوەیان نەبووە بەڵام دەیانناوە دووبارە کە بۆی کێشە بۆ کوڕک دروستکە بەڵام هیوادارین چارەسەر بکرێەوە لە ڕێگەی قانون و یاساوە ئێمە خەریکن و چارەسەریش دەکرین شاهین لەکێنێن ئەولانی بەس کرکێشی سیاسی وڵە هێنجە سیاسیە مالیە بەڵام کێشەکەیان کردووە بە شخصی لەگەڵ کوڕک بە تایبەتی دووبارەی دەکەمە ڕەوتی حکمە ئەم کارەکە هەموو جار ئەم منسبە وەرەگرێ بۆ ئەوەی کێشە بوو کۆڕێک دروستکە اینجا چ لە دوایەتی من ناتوانم لێرەوە بڕیاردەم ئایا مەبەستی چییە چۆنە زەرەرەکە لەبەر چییە بەڵام کێشەکە لەوەیە و بە داچوونمان کردووە کە ڕەوتی حکمەیە و تەنانەت ئەم جار لژنەی مفاوەزیەی هەیەی ئیتیصالات ئاگای لێ نەبووە کابرا خۆی بڕیاری داوە و تەنانەت داواشی کردووە بچن تیمەکانی کۆڕک بچن بۆ ئەوێ بۆ مفاوەزات ڕۆژی سیۆیەکی مانگ خۆی ئامادە نەبووە و لە دوای چەند کاتژمێرێک ئەم بڕیارەی دەرکردووە نایاسایی کە سەلاحیەتی خۆشی نییە چونکە بڕیاری کە ئەو لژنەی دامەزراوە بە ئەمری دیوانی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بووە لەگەڵ لژنەی مفاوەزین ئەو سەلاحەتی نییە ڕەتی بکاتەوە شتێکی ناسایە و زەجایەکی قانونی دروست کردووە و زەجایەکی ئیعلامی دروست کردووە بۆی دژی کوڕک بوەستێ بەڵام ناتوانێت چەند ساڵاوان خەریکن بەبێ قانونی ئێمەش بە قانون بە یاسا ڕوبەڕەوەیان دەبین دەڵێن دەست بەسەر دەڵێن بەشداروان دەمێکە چاوەڕێنا پەیوەندەکان ئاسایی و لەگەڵ هێلەکانی تر دەمێکە چاوەڕێنە چیان پێ دەڵێن پێیان دەڵێ لەگەر ئەم کێشەیە کە ئێستا و برادەرە کردوێتی لەگەڵ ئەوە چاوەڕێ دەکرێت لە دوای ئەو کە سەردانی بەغدا دەکەین کە ئەو کێشانەی تریش چارەسەر بکرێ و ڕوونی بکەینەوە بۆ ئەو ئیدارەی تازە بۆ بەڕێز عەلی زەیدی سەرۆک وەزیران کە کابراایەکی ئەلحەمدولillah تێگەیشتووە کابراایەکە لە کەرتی تایبەت و بزنسەوە هاتووە کێشەکان وەکو ئەبینین لە دەستپێکی لە ماوەیەکی زۆر کووردا زۆر کاری ڕاستەڕێ کردووە و هیوادارین کە کێشەکەی ئەوەی کە پچڕانی پەیوەندەکان لەگە خەتەکانی تریش بە یەک جاری چارەسەر بکەین بەبی بڵاوکراوەکە دەڵێن دەست بەسەر مەوجوداتی کوڕەکیلکمدا دەگیرێت دەتوانێت ئەو کارە بکەن وەڵا ئەو بخۆی دەڵێ ئەو بخۆی دەڵێ چکە کیشەکە کە کردووێتی ناقانونیە و نایاساییە و شوێنەکەشی کە لێەتی بە نایاسایی لەوێ دانیشتووە ئێمەش دژی ئەو کارە بە ڕێ یاساوە وەستی لەبەر بە تایبەتی لە داهاتوو هاوڕێکارانی کەدەگرن لەبەر بە تایبەتی لە داهاتوو کەی دەست پێ دەکات ڕاستەوخۆ لە ڕێگەی حکوومەتی کوردستانەوە دەبێت ڕێکارەکان نەخر لە ڕێگەی یاساوە دەبێت چ لێرەوە چ لە بەغداوە ئێمە کردووانە و بەردەوامیش دەبینەوە هەموو شتی یاسای و قانونیش لەگەڵ ئێمەیە بەڵام شتێکە کە دەکرێت بە قانونی جەنگەل جێبەجێ دەکرێت و ئەگەر قانونی جەنگەل بێ ئێمەش قبولی ناکەین کابراایەکە بە ناحەقی لەوێ دووارەیەکەمەوە بە ناحەقی بڕیاری دەرکردووە سەلاحیەتی نییە ئەو لژنەیە لەغو بکە کە مەجلیسی وەزەرای داینەوە پلانی دەمێکە بەڵام خۆ دەمێکە چەند ساڵ هەر ئەڵێن کوڕێک نەما دوو مانگی تر نەکراوە پێیان نەکراوە پلانی بیشمان هەیە بەڵام هیوادارین کە یاسا جێبەجێ بکرێ و نەیەڵم بچێنە مستەوایەکی سەرەوەتر بۆ ئەوەی کە زەخت لە عێراقیش بکرێ چونکە ئەوەی کە دەیکەن نامرۆڤانەیە نائینسانیە ناقانونیە کاک سیروان دەتوانێت بڵێن ئەوە لە چوارچەوەی ئەو گوشار و ئاستەنگانەیەکەوە بۆ سەر هەرێمی کوردستان دروست دەکرێت ئەوەی کۆڕەکیش بەشێکە لە چوارچەوەی بەتاکید لەسەر حکوومەتی هەرێم لەسەر ئابووری هەرێمی کوردستان لەسەر اقتصادی هەرێمی کوردستان وە سیاسیشە
وتايبتي كورك وكوركش بتايبتي أو إلى بغداد كأم كارك روتي حكمية كبتشان صالك لدجي كورك وستاوى هو كاركانيش نازاني بلام لدواي تشان صال وتحقيق كردن بومن دركو كروتي حكمة لدواي أم إيشيا بو إيمش ريكاريا سايد أجرينبر وبدو داشو کاسیروانانی پەیوەندیەکی باشە نێوان ڕۆتی حکمە و هەرێمی کوردستان و بەتایبەتی پارتی دیموکراتی کوردستاندا هەیە ئێوە هیچ هەوڵێکتان نەداوە لەم ڕێگەیەوە ئەم گرفتە چارەسەر بکەن بەڵێ بە قسە زۆر خۆشە زۆر باشە تەنانەت خۆشم چوون بۆ ئەوێ وعدی تەواویان داوە گوتیان جێبەجێ دەکرێت لە ماوەی 3 ڕۆژ کە زۆر خراپتریشیان کرد مە پێش 2 ساڵ زۆر زۆر لەمە بەس بەوت قانونی جەنگەل جێبەجێ دەکەن مەبەستە چی بوو لە قانونی جەنگەل قانونی جەنگەل کەوتەوە بچێ بۆ محکەمە بچی بۆ یاسا تەنانەت لە بەغدا و لە هەولێریش محکەمەکان هەموو لەگەلت بن و زۆر وازەحە بە 5 دقیقە شەرحیکەی منداڵێکی شتێ ئەگا کە غەدرە هەمومان بردوتەوە جێبەجێی ناکەن ئەوە قانونی جەنگەلە کە تۆ یاسا جێبەجێ نەکەی معنە قانونی جەنگەل جێبەجێ زۆر سپاس بەخێر دەستا خۆش